سڵاتان لێبێ ئەزیزان لە بەنامەیەکی نوێ لەگەڵتانە بم بۆ بەنامەی ئەم جارەمان باسی یەکێک لە جۆرە ئەو ڕووەکانەکەین کە لە بەهارا و لە دەشتەکانی هەرێمی کوردستانە ڕێت ئەویش ڕۆکی گۆزروانە. ئێمە بۆ بەنامەی ئەم جارەمان سەردانی بەڕێز کاقەیوم عەبدولکەریممان کردووە، سەرۆکی کۆمەڵی ڕۆکناسانی کوردستان لەخی سلێمانی. ئەمانەوە لەسەر پێکاتی ئەم ڕۆکە و سوودەکانی ئەم ڕۆکە قسەی لەگەڵا بکەین. لەگەڵ ما بن بەنامەی ئەم ڕۆمان تایبەت دەکەین بە ڕۆکی گۆزروان. بەڕێز کاقەیوم سڵاو لێبێ، سوپاس بۆ میوانداریتان. سڵاو لێوەش بەخێر بنێ. زۆر سپاس. بەڕێز کاقەیوم ڕۆکی گۆزروان چییە و لە شوێنەکەەوە سەرەتا هەڵیداوە؟ ڕۆکی گۆزروان یەکێکە لەو ڕۆکانەی کەوا زۆر دەمێکە مرۆڤ ئەیناسێ و بەکاری هێنێت. سەرەتای دانی بوونی ئەم ڕۆکە مێژووی ئەم ڕۆکە بۆ چ وڵاتێکەڕی؟ هەموو ڕۆکێک مێژوویەکی خۆی هەیە، هەموو ڕۆکێک مێژوویەکی خۆی هەیە. بگەڕێ دوایە چۆڵێ دەستەکەوێت. ئەم ڕووەکە پێگومان ئەوروپا زۆر کۆنە لە ڕۆکناسیە، بە تایبەتی یۆنانیەکان، مسری کۆنەکان، فرعونیەکان. هەندێک ڕۆک هەیە بۆ نمونە لە بەردیسی فرعونیەکانە، با بڵێن چۆڵێ لە شوێنێکە پارێزراوە ناوی ڕۆکەکان شێوەی بەکارهێنانی ئەمە هەمووی تۆمار کراوە لە کتێبەکانە هەیە. ئەنی هەر لە کۆنەوە هەبوو. بەڵێ بە تایبەتی یۆنانەکان زۆر گرنگیان داوە بەم ڕۆکە. لە هەندێک کتێب حتا لە زۆربەی کتێبە با بڵێن کتێبی نووسەرەکانە شاعیرەکانە باسی ئەم ڕۆکە هاتووە، باسییان کردو. باسی ڕۆکی گۆزروان باسی ڕۆکی گۆزروانی تایە، بەڵام بە ناوێکیکەوە. زۆر باشە. بۆ ئاو ئەم ڕۆکە پشت بەچیە بەستی؟ ئایا هەر بە سروشتی پشت بە بارانە بەستی یاخود دەبێ شوێنەکە؟ ئەم ڕۆکەی چەکە لەو ڕۆکانێکەوە لە سروش تا زۆر و زەبەنە هەیە، زۆر و زەبەنە هەیە، لە زۆربەی ناوچۆستانەکانە هەیە، لە دەشتەکانی شا هەیە. ئەوەی خۆشە. زۆر باشە. بەڵێ شێوەی ئەم ڕۆکە چۆنە کاقەیوم؟ شکل و شێوەکەی چۆنە؟ ئەم ڕۆکە گەڵاکەی چۆن لێ تووکاویە زبرە، بەڵام ئەگەر کاتێکە بەکارێنرێ بۆ خواردن لینجیەک بەخشێت، لینجێکی تایە، چ گەڵاکەی چ گوڵەکەی چ ڕێگەکەی. زۆر باشە. هەر بە تەنها ڕێگی هەیە یاخود قەد و گەڵایشی هەیە؟ نابێگومان هەموو زۆربەی ڕووەکان لە ڕێک، لە قەد، لە گەڵا و گوڵ پێکاتوە. ئەمیش بە هەمان شێوە ڕێگی هەیە، قەدی هەیە، گەڵای هەیە، تا تقریبا نیومەتریش بەرز دەبێتەوە. زۆر باشە. بەگشتی ڕۆکی گۆزروان لە چ ناوچەیەکە ئەڕوێت و بەرهەمی زۆرترە؟ زیاتر لە کوێستان زۆرە، زیاتر لە کوێستان زۆر، لە دەشت شاهەیە، بەڵام لە کوێستان زۆرترە، کاتی زیاتری ژەمێنێتەوە. کاتی با بڵێن ڕواندنی یان با بڵێن ئەو کاتێک کە پێ ئەگات زیاتر لە چ کاتێکایە؟ لەم کاتە بەدواوە، لە تقریبا لە ئەوڵی بەهارەوە، ئەنی کۆتایی زستان هەتا کە ئەمێنێتەوە، هەتا نزیکەی پاییز دەمێنێتەوە، تا پاییز. باشە. بەگشتی کوردستان ناوچێکی چۆنە بۆ ڕۆکی گۆزروان؟ کوردستان دانراوە بە پارچەیەک زەوی کە زۆر دەوڵەمەندە بە ڕۆکە پزیشکیەکان. یعنی کوردستان یەکێکە لەو زەویانەی کەوا دەوڵەمەندە بە ڕۆکی پزیشکی، بەڵام بەداخەوە سوودی لێ نەبینەوە، پێویستی سوودمان لێ نەبینی. باشە. ڕۆکی گۆزروان باسیەوەت کرد و ڕۆکی پزیشکیە، لە ڕووی پزیشکیەوە سوودی لێ وەرگیراوە بۆ دەرمان؟ بێگومان ئەوەی ڕووەک ناسبێ، ئەگەر گۆزروان نەناسێ کەواتە هیچ شتێک ناناسی. گۆزروان یەکێکە لەو ڕۆکانەی کەوا لە زۆربەی سەرچاوەکانە، یعنی بەوە ناوی هاتووە کە ئارام بەخشە، ئارامیە بەخشێ بە مێشک، بە دەروون، تەنانەت دەروون. لە زۆربەی کتێبە فارسیەکانە ئەڵێ ئەگەر بێت و پەرداخێک ئاوی گۆزروان لەگەڵ پەرداخێک ئاوی مێوش، ئەوەندە چۆنەڵێ ئارامیت پێبەخشێت کە ئەنەوە تۆ پەرداخی شەرابت خواردووە، بۆ مرۆڤ سەرخۆش ناکە، بەڵام ئەوەندە ئارامی ئەبەخشێ بە جەستە، بە تایبەتی بە ئاساب، کە نەوت و شەرابێک. کەواتە ئەو کەسەی گۆزروان بەکاربێنێت توانین بڵێن تووڕەش نابێت. زۆر نایابە بۆ ئەو بابەتە، زۆر نایابە. ئەوانەی کەوا زۆر تووڕەن، ئەوانەی کەوا بێتەحەمولن، ئەوانەی کەوا چۆنڵێ نائارامن،
خەمۆکن باشە کەواتە کا خەیم ئێستا هەمومان خزم کە سوکارمان هەیە ڕەنگە لە ناو خزم کە سوکارە چەند نەفرێکمانتیا بێ کە تووڕە بێ ئەکرێ بۆ میوانی کاتن بۆ ماڵمان ڕۆحی گۆزرمانەوەکو شەربەت بینی بۆچی نابێت لە ئەوروپا و لە ئەمریکاش ئەڵێ زوربەی کاتەکانیان پڕی یەک کەوچکی چا گۆزروان یان گوڵی گۆزروان هاڕاو ئەکرێتە نیو پەرداخا و ئەیخوا وەکو چایەک ئەزانین چەند بەنرخە دڵ بەقوتەکە ئاساب بەقوتەکە بۆ التیهابات بە تایبەتی التیهاباتی سنگ قورگ گورچیلە میزەڵان بۆ ڕیخۆڵە زۆر نایابە کەواتە ئێستا وەکوی باست کرد ئێمە دوایە چینە سەر شێوازی دروستکردنەکەی بۆ خواردن وەکو خواردنەوەی دەتوانین گۆزرمان بەکاربێن وەکو چا باست کرد گوڵەکانی بکەرە ناو زەڵاتەوە هەر گوڵەکەی نییە کاتێککە گوڵەکە بکە ناو زەڵاتەوە هەر بەکاڵی بڵێ بڵێ چۆنی خۆی بخۆڵ بەڵام گەڵاکەی ئەگەر بێت و بیکڵێنی بە حاڵ قوڵپێک با بەسە چۆن لە ئەو زبرەی لاچێ ئەو دەرکەوردەی کە هەست ئەڵێکەی چۆڵێت دەرکاویە ئەوەی لا نامێنێ تاوایت تۆ حیفە ئاوەکەی بڕێژی ئاوی گۆزروان حیفە برێژرێت ئاوەکەی دانێت لە بەنرخە زۆر جا خۆ سوودەکەی لە ئاوەکەیەتی ئاوەکەی هەڵگرە هەر جارنی و پەرداخی و کەسێ با بڵێنکەم بەستێت توانێت زۆر باش ئەوەی کە من خوێنمەوە لەسەری ئەڵێ بۆ ئەو کەسانێکی کە بەردی گورچیلیان هەیە ڕۆکی گۆزرمان زۆر بەنرخە کە بیخۆنەوە بۆ لابردنیان تێکەکانی ئەزانی بۆچی گۆزروان یەکێکە لەو ڕوانێک ڕۆکانێکەوە مادەی لینجی زۆری تایە هەموو مادەیەکی لینجیش بۆ فرانی وردە بەرد یان ڕمڵ زۆر زۆر باشە ئەو بۆ التیابات ترخۆ هیچ شتێکی ناگاتەوەندە بەنرخ زۆر باشە کەواتە سوودە تەندروستیەکانی زۆرن وەکو خواردنەوە و وەکو خواردنیش بەکارێت لە باشترین ڕۆکەکان زۆر باشە بەگشتی لە هەرێمی کوردستان ئەبینین لە بازارەکانە زۆر کەس ئەبینین ئەو گوژوگیانەیەنێت لە بازاڕای فرۆشێ ڕۆی گۆزروان ئەوەندە هەیە لە کوردستانە کە هاوڵاتی بە ئاسانی لە بازارەکانەوە دەستی بکرێت بە تایبەتێوانی کە لە ناو شارەکانن بەڵێ هەیە لە ئەو ئافرەتانەیان و خەڵکانێکە ڕۆکە هێنووی فرۆشن ڕۆکی گۆزروانیان لەلایە بەڵام حیفی تۆ کاتی ئەو ڕۆکە ئەهێنێت هێشتا گوڵی نەکردووە یعنی کاتە تۆ کە ئەم ڕۆکە ئەهێنیت گوڵی نەکردووە تۆ پەروەردە نابێت و ئەم ڕۆکە ڕۆکێکە گەر بێت و بەجێ بێڵی تۆ بکات و زیاد بکات دەزانین چەند ڕۆک دەرەچێت ینی وەکو پێیاڵن پێ تۆ ڕۆکێک چەندین ڕۆک لە دەسەچێ بەهۆی هێنانی ڕۆکێکی گۆزروانە و چەندین هزار ڕۆکە لە چیسەچێ حیفە بڕاستی زۆر باشە ڕۆکی گۆزروان تۆوی هەیە یاخود هەرە بێ بە سروشتی لە نانە تۆوی هەیە چۆن ئەی بە چی زیاد دەکە تۆوی هەیە زۆر بەڵام تۆکەی چۆن لە تاستە نەگیراوە و من زۆر هەوڵمدا کە تۆکەی دەستکەوێ بەڵام دەستم نەکەوت لەو کاتا کە تۆ کاتوی باڵێن پەروەردەکراوە پێگەیوە لەو کاتا دەست ناکەوێت زۆر باش ئەو ئێستا نابێڕێنم وەرزی بە هەر دەست پێکە خەڵک بۆ سەیران و گەشت و سەیرانە چێتە دەرەوە شێوە شکلی ئەم ڕووەکە چۆنە ڕۆکێکە گەڵاکەی درێژکۆلەیە زبرە ڕەنگی چۆنە پێکمان سەوزە بەڵام توکنێکە گەڵاکەی توکنێکە کە دەستی بۆ بی چۆنە ئازێتی دەسیاتۆ لە چ کاتێکە ڕەنگی بەرەوشینی کاڵەگۆڕێت گوڵەکەی بەڵێ هاوین گوڵەکە ئێستا گوڵناکە ینی ئێستا بە سەوزی لە بەهارا کۆتایی بەهار گوڵەکە لە کۆتایی بەهارا گوڵەکە ینی پێشەوەی گوڵیش بکە ئەتوانی بەکاری بێن و لە دوای هەموو کات توانی بەکاری بێن هەموو کاتێک بە تایبەتی بۆ التیابات ئێستا هیچ شتێکی ناگاتێت زۆر بە نرخە زۆر باش بۆ نەخۆشیەکانی پێست بە کورتی بۆ التیابات لە هەر شوێنەکە هەبێت بۆ سەرێشە کاقەیم خۆت بەکارت دێناوە بۆ خواردن بە چی شێوازێک دروستیەکەن گۆزروان وتم یەکێکە لەو ڕۆکانەی کەوا لە بەهارایەت ئەهێنرێتە ناو بازار فرۆشەی لە باشترین ڕۆکەکانە لە هەموو ڕۆکان باشە بە چ شێوازێک دروستەکرێ بۆ خواردن ئایا ئەکوێنێتەوە زۆربەی ڕۆکەکان ئەکوڵێنرێت بەڵام ئەوتان پێم باشە ئاوەکەی حیفە نێڕێژیت ئاوەکەی جارجار بەکاربێنی بۆ خواردن زۆر زۆر باشە خۆشی ئەتوانی خۆی بەتەنا ئەتوانی با بڵێن لەگەڵ ڕۆنزەیتون ئەتوانی لەگەڵ هێلکە ئەتوانی لەگەڵ هەر شتێکەمە بەستە یان ڕوبەنار هەر شتێکەمە بەستە سووری بکەرە و کەم زۆریش نا هەر گەرمکردن ینی بەگشتی سوودەکانی زۆرە بەڵام لە هەندێک شوێنە ئەگەر بە شێوازی خۆی بەکارنێنێت زەرری هەیە بۆ کەسێک بێگومان ئافرەتی دووجان ئەبێ وریابێت نابێ زۆری بەکارڕۆکی گۆزروان بۆ مناڵ ئەبێ وریابی ئاوەکەی نەیەتێخ ئەگەر با بڵێن ڕووەکەکە کە خۆش کراوەتە سوورراوەوە شتێک بۆ مناڵ قەی ناکە ئەگەر بەکاریشی بێنە چونکە مادە بەقوتەکەی لە ئاوکایەکە خەڵگەی ڕێژێ حەفی بداخەوە تەنان بۆ ئەم دوانە بێت تۆ زەوریایی زۆر باشە ئەو کەسانی ئەڵێن کە حساسیەتیانە یان پێستیان هەستیارە
ئەبێ ئەوان کەمێک گوریا بن لە بەکارهێنانی بەڵێ. گۆزروانە. چونکە هیچ چەکە لەوە ڕۆکانەی کە چۆنەڵێ لە چارەسەری کێشەکانی پێستا زۆر کاریگەرە. ئەگەر بێت و ئەم گەڵایی کە با بڵین کە بەکارێن بۆ خواردن تۆ جوان بیکوڵێنیت وەکو کرێمێکی لێ بکەیت یان هەر ئاوەکەی بگری مەساجی پێستی پێ بکەیت لە دوای کوڵاندن تر بکرێ بە ئاو مەساجی شوانی پێ بکە کە ئیلتیهابی هەیە لەسەر پێست هەتاگە بژنێکی خراپیش بێت زۆر باش. کاقیم کەواتە ڕۆیی گۆزروان ئەکرێت لە ناو زۆربەی و دەرمانانەی کە ئێمە لە بازار بە پارێکی زۆری کڕین بەکارهێنرا بێ و وەکو پێویستیش ئەو مادەی ئەوەندە زۆری تێنەکرابێ بەڵام بە سروشتی لە ئەرێمی کوردستانە هەیە کرابێتە حەبوشتیوە قەت باوەڕ مەکە بۆ کاکە بۆچی دەرمانی کیمیاوی چۆنەڵێ لایدا هەمووی لە مختبەر دروستەکرێ زۆر بە دەگمەن ڕۆکی پزیشکیە زۆر بە دەگمەنی ڕۆکی پزیشکی مادە سروشتیەکە نییە نەماوە جاران لە سامەڕا با بڵێن کارگەی سامەڕا بۆ دروستنی داو دەرمان زۆربەی شتەکانی سروشتی بوو زۆر بە نرخ و چاک بوو بەڵام ئێستا لە وڵاتان و لە ئەوروپا هەمووی بۆتە تجارەت هەمووی موادی کیمیاویە قەت باوەڕ ناکەم زۆربەی و حەبانەی ئەو دەرزی و نازام شتانە سروشتی بێ زۆر بە دەگمەن ئەگەر سروشتی وایەوەنە زەرەری نابوو بڕۆ هەچ حەبێک هەچ دەرزیەک هەچ دەکەوێت و ئەڵێ ورای ئەم زیانانەی بە یەکوار ڕۆک وایە ڕۆگوانیە کاتە من کۆتا پرسیارم جەناب بۆکو خۆت بەکار دێناوە لە ماڵەوە زۆریش نەکەم ئیسفادە تەندروستیەکان کە باسی کردوەکو خۆی ئیسفادە لێ کردو بێگومان لە هیوای لە ساقی بۆتەوە بۆ هەموو هاوڵاتیان زۆر سپاس دەستان خۆش بێ کاتماگە.